سڵاوی خۆتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵم ئەم جارە لەگەڵتانم لە بەرنامەیەکی تایبەت بە پەیامی ڕۆژ کە باس لە جلوبەرگی کوردی دەکات لەگەڵ هاتنی بەهارە هەمیشە خواست لەسەر جلی کوردی زیاد دەبێ و بازاڕەکان پڕ دەبن لە جلی ڕەنگاوڕەنگی کوردی و بە تایبەتی جلوبەرگی خانمان کە تایبەتمەندێکی تایبەتی هەیە و جیاواز لە جلوبەرگەکانی تر چەندین مۆدێلات و شێواز و جۆری لەخۆ دەگرێت. ئەمڕۆ دەمانەوێت باس لە جۆرەکانی قماشی کوردی بکەین و دواتریش باس لە دووری جلوبەرگی کوردی دەکەین و دەستپێک دەچینە لای خاوەن کوتاڵێک کە باس لە جۆرەکانی قماشی کوردی دەکات. باش کاکسوارە خۆش بخوا جا هاتوین کە باس لە جلی کوردی بکەین ئەمڕۆ حەزەکەم بزانم ئەمساڵ جلوبەرگی کوردی بازاڕی چۆنە؟ بەخێر بن سەرچاوم جلوبەرگی کوردی هەڵبەتە وەکو مۆدێلەکان جیاوازە لە بازاڕی ئێمە تقریبا شتی تایبەت و شازمانەیە بابەتی تەخەڕوج و بووک و ئەو شتانە هەندێ بازاڕیش بابەتی بەهاریان هەیە وەکو پولەکە و شتی هەرزان ئاوا هەیە جلی کوردی. زۆر باشە ئەو جلوبەرگە کوردیانەیە خۆ با بڵێن ئەو قماشانەی کە لە بازاردا دەست دەکەون زیاتر لە کێوە هاوردە دەکرێن؟ هاوردەکردنی جلی کوردی لە سێ شوێنەوەی هیندستان، دووبەی، سین. زیاتر ئەمساڵ مۆد لەسەر چییەوە؟ ینی وەک دەبینین هەموو ساڵی خواست لە سەر جۆرێک لە قماشە یاخود لە جۆرێک لە جلوبەرگی کوردیە. جلوبەرگی کوردی بە پێی با بڵێن پێویستیەکانی خەڵک ئەگۆڕێ لە بازاڕی ئێمە بۆ تەخەڕوج و بووک و خەڵکی کەشتی تایبەت و شازی بێ بۆ ئێرە ئەوانی کەشتی هەرزانیشیان بێ و بابەتی پولەکە و ئەو شتانەی ئێستا مۆدێلە. باشە گۆڕانکاری لە دۆلارە کاریگەری کردووە سەر بازاڕی قماشی کوردی؟ کاریگەری لە دۆلارە تەسیری کردووە بەڵە چۆن نەیکردووە لەبەرەوەی بۆ نمونەگە پارچەیەک جاران بە 150,000 بێ ئێستا بە 170,000. بەڵام تا ئێستا ئێمە تقریبا سعرمان بەرز نەکردوێتەوە هەر چاوەڕێی دابەزین نرخی دۆلاری. باشە ئەو جلوبەرگە کوردیانی کە ئێهێنن ئێوە لەسەر خواست و سەلیقەی خۆتان یاخۆت لەسەر داواکاریش ئەتوانن جلوبەرێک بێنن؟ لەسەر داواکاری نابێ خەڵک چکاتەوە بێ بەشی ئەوەنە ینی حەزە هەبێ کە سەیری قماشێکە کرد بزانانی ئەمە بە خەڵکی خۆمانیانە. باشە کۆبڵێک نمونەمان پیشانەی ئەمڕۆ بزانین ئەو جلوبەرگە کوردیانە چینکە ئەمساڵ هاتوون یاخود خواسی لەسەرە ئەمەش هەندێشتی تایبەت ئەمە یەکێک لەو پارچانەی زۆر شازە ئەمە ئەمساڵ مۆدێتی ئەمە مۆدێلە ئەمانە هەمووی مۆدێلی ئێستان بە تایبەت بۆ تۆزەشتی تایبەت و شاز. باشە لەگەڵ بەهارە بێجگەر لە ئەوەی کە خواست لەسەر جلی کوردیە بێ حەفلەی تەخەڕوجمان هەیە خود بۆنەی تەخەڕوجمان هەیە کە خوێندکار زیاتر خواستی لەسەر جلی کوردیە ینی ئەمەوەی کردووە کە زیاتر بازار قەرەباڵەختر بکە و زیاتر جلی کوردی بکڕێت. تەخەڕوج تۆزێ بەناو پێشکەوێت خەڵکی ینی کچانات نە بازارەوە بۆ جلی تەخەڕوج و سەیریان کرد و خەڵکێکی زۆری شتی کڕی بەڵام با بڵێن کەشتیان کڕیوە وازم تۆزە تاخیریش کراوە. بازاڕیان قەرەباڵغ کرد بەڕاستی شتیان کڕی شتی جوانیشمان هەبوو لە بەتایبەت ئەم بازاڕی ئێمە بابەتی تەخەڕوجی زۆرتیە. کاک سوارە لەم ساڵانەی دواییدا خواست هاتۆتە سەر جلوبەرگە کوردیە کۆنەکان ئەم قماشانە لە ئێستا دەسەکەون؟ وڵی بەنسبەت جلی کۆنەوە تقریبا ئێمە زیاتر احتمامان بە شتی تازە و دیزایانی تازە و ئەم شتانەیەوە بەڵام مشتری هەیە بە دوایە گەڕێ باسی با بڵێن پارچەی کۆنەکە گوڵی کۆن ئێستا یەکێ لەم پارچانە ئەمە گوڵێکە زۆر جوانە بەڵام گوڵەکانی کۆنە ئێستا هەیە بەڵام ئێمە گۆڕانکاریمان تیا کردووە بە نەقێم و ئەو شتانە تازەمان کردوێتەوە و شکلێکی جوانی وەرگرتووە بەڵام لە ڕاستیە بۆ نمونەمە کۆنە. تایبەتمەندیەکی خۆی هەیە و جلە کۆنانە کاک سوارە با بێمە سەر بابەتێکی تر ئەویش بابەتی نرخە ینی دەبینین جلەکان نرخی جیاوازیان هەیە بە تایبەتیش قماشی جلی کوردی ئەمە بەهۆی کوالیتیەوە یاخود بەهۆی جۆری قماشەکەوەیە دەکرێت ئەم گۆڕانکاریە لە نرخا بۆچی بگەڕێتەوە؟ گۆڕانکاری لە نرخە بەپێی ئەو ئیشەیەکە لەسەری ئەکرێت چونکە هەندێک ئیژەیە هەر خۆی گرانە هەندێک ئیشەیە عتیادی ئێستان کراسەیە کابرا
بای $5 نقیمی لیا هەیە بای $50 نقیمی لیا هەیە زیاتری ئێستا ئەم کەوایە ئیشی دەستە بۆ نمونە ئیشێکی زۆری لەسەر کراوە کە ئێمە داوای 2 رقم نیوی لەکەین لەگەڵەوەشە هەموو ئیشەکانی ئەسڵ و کوالەتێکی بەرزیە بە پێی ویشەیە کە لەسەر قماشەکە هەیە ئێستا پولەکە هەرخۆی لە خۆیان سیاری هەرزانە و کراس و کەواکەشی وەبدان بای 50,000 ڕەنگە زیاترمانە بۆ نەش ینی لەگەڵ بەهارە بۆنەکان زیاد ئەکات ڕەنگە خواز لەسەر ئەم جلو بەرگە تایبەتانە زیاتریش بێت ئێمە زیاتر بابەتی تەخەڕوج و بووک و خوشکی زاوە و خوشکی بووک و ئاوانێ شێوازی تەنسیقکردنی جلوبەرگەکان ینی ڕەنگە من کە کەوایەک هەڵەبژێرم سەخت بێ بۆم یان کراسێکی بۆ هەڵبژێرم ئێوە هاوکاری ئەو کەسانە ئەکەن کێنە لای ئێوە بۆ ئەوی کە قماشێک بکڕن ڕێمە زۆر هاوکاریانەکەن بە جاریان بە قسەمان ناکەن تەنسیق بەدەزێمێ ئێمە توانی بۆیان تەنسیقیان چۆن حەزیان لێبێستا بۆ نمونێمە قاتێک لەوانێت 10 جارشتی وە گۆڕین تا ڕێکی خین بۆی بەدڵێ بێ ئەلو حاڵەتانە ئێمە بۆی ڕێگەخین بەڵێ بەڵام ئەم ساڵ پاریش کەوا و هێلک و کراس تۆزە لە یەک دوورن حەزیشی لەکەن وی بن بەپێی دووری جلوبەرگەکان چونکە جلوبەرگی کوردی ئافرەتان بە تایبەتی جۆرەها مۆدێلاتی هەیە ئەم مۆدێلانە ئەبێ قماشی تایبەت بخۆیان بۆ بکڕیا خۆت هەموو جۆرە جلو کوردیە کە من بیکڕم ئەتوانم حەج مۆدێلێکم بێت یا دروست بکەم تۆ هەر جلوبەرگێ بکڕی ئەتوانی هەر مۆدێلێک بتەوێ بی دووری بە مەرجێ تۆزە قماشەکە و بۆ نمونە لە باتی 3 متر 3 متر و نیو بێ یا مۆدێلێکە دووری پێویستی بە 4 متر پێویستی بە 4 متر اینا قماشەکە هەر دیزاینێک بێت تۆ هەر شکڵێکت بێت توانی بیدووری وەک دزاین جلوبەرگی کوردی ڕەنگە و مور ومان هەیە نەقیممان هەیە کە بەجلەکانەوەن و پولەکەمان هەیە ڕەنگی جیاوازی هەیە ئەو ڕەنگانە کامانن کە زیاتر خواستیان لەسەر و زیاتر داوا ئەکرێنەوە ینی ڕەنگەکانیان بەسەر ناچەوە خۆمانێڵێن وڵی ڕەنگەم ساڵ و ئەوانە سنووری نییە هەر کچە بە حەزی خۆیەتی زیاتر بۆ من ئەم ساڵ زەردە سەوزە با بڵێن پرتەقاڵیە شینی کاڵە شینی تۆخە ئەلو بابەتانە لە چ کاتێکە بازارەکان قەرەباڵەخترە و داواکاری لە سجلی کوردی زیاترە واتە لە چ کاتێکی بەهارە وڵای ئێمە دەمێکە خۆمان حازر کردەوە بۆ بەهار بەڵام بە تایبەت ئێستا تا ئێستا تەخەڕوج هاتۆتە بازارەوە با بڵێن جلی بەهار دیار نییە ئەگەر دیاریش بێ ناتوانە بازاڕیەمەوە ئەبێت لە ئێستاوە لە 20 مانگ 21 22 تر خەڵکی ئەوەی کە بۆ نەورۆز جلی کوردیەکە لە بازاڕە بێ چکات خات فریان ناکەوێت بۆی بدورێت زۆر باشە دەستەکانە خۆش بە کاکسوارە گەڕشتێکما پێ لە کۆتایی یا بۆی کێمە جلوبەرگی و یاخود قماشێکی باش هەڵبژێرین بە خۆمان لە جلی کوردیا پێویستە ڕەچاوی چی بکەین ئەگەر تۆ قماشێکی باش هەڵبژێری وەڵی قماشی باشەوەیە کە لە بازاڕە خۆ دەیبینی حەزت لێتی بە پێی حەز و ئارەزی خۆت ئێمەش محاولاکەین بۆ ڕێخی ئەزیزان دەچینە لای بڕگەیەکی تری ئەم تەوەرەیەمان ئەوی شێوازی دوورینی جلوبەرگە کوردیەکانە و دەچینە لای خاتونێکی خێر کە ئەزمموی هەیە لە دوورینی شێوازی جلوبەرگی کوردی لەگەڵمان. ئێستاش هاتوینەتە لای بەرگدورێک کە ئەزمونێکی پاشی هەیە لە شێوازەکانی دوورینی جلوبەرگی کوردی و باسی کۆمەڵێک لەو شێواز و مۆدێلانە دەکەین کە لە جلوبەرگی کوردی خانمانە بەکاردێت. فەرموون لەگەڵ ما بن. فەرموو. بخير بي خاتمة. السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. بخير بي. السلام عليكم خاتمة. بخير بي سرساوة كان. خوش بە. دەستپێکی بەهارەوە خوارد لەسەر جلوبەرگی کوردی زۆر زۆرە و بەڕێزیشتان یەکێکن لەو خاتونانەی کە ئەزمونێکی باشتان لەم بوارەیە هەیە. حەزەکەم سەرتا خۆ بناسێنی و باس لە ئەزمونی کارکردنی لە بواری درومانیە. زۆر سپاس بە قوربان. پێشێکی ڕێز و سڵام هەیە بۆ هەمووان. من ناوم نیان عومەر کەریمە، ناسراوم بە ڕۆژین سابیر، پیشەم خەیاتی و خوڕی درومانیش ئەکەمەوە. تەبعاً لە ساڵی 95 دەستم کردووە بە درومان.
لە جلی مناڵەکان و دەسم پێ کردووە ئیتر لەو کاتەوە بین دابڕام و دەسم پێ کردوتەوە ئێستاش سپاس بۆخوا تقریبا 10 ساڵە بێ لە بواری جلوبەرگی کوردیە زۆر یعنی پەرم پێیە قوبوتێتەوە باشە ینی مۆدلی زۆر هەیە لە جلوبەرگی کوردیە هەرچەنە ینی بە پێی ناوچەکانی کوردستانیش مۆدلەکان ڕەنگە بگۆڕە و شێوازی دوورینەکان جیاواز بێ بەڵام وەکو بەرگدوورێ ئەمساڵ زۆرترین مۆدل کە داوا کراوە لێت هاتوونە تەلاز داوای بکەن کامیان بووە زیاتر ئەمساڵ مۆدلی کلاسیکەکانە بەڕاستی ئێستا بوون مونە ئەمە هی ساڵی هەشتاکانە ئەم کەوای جیگزاکی پێڵێن ئەمەش کراسی برنجۆکی پێڵێن عفو ئەمە گوڵەجۆی پێڵێن کراسی گوڵەجۆ ئەمەی ساڵی هەشتاکان ئێستا زۆر خواست لەسەر ئەم مۆدێلانەیە بە کڵاو ئەم حێل و مێخەک و ئەم کۆڵوانە و شتانە هەمووی ئەمەشی بوکێنی خۆمە ئەمە هی نەوسەیە تەڵام من خۆم کراسێکم هەبوو هەر ڕێک لەم ڕەنگە لەو کات و هێشتوتەوە لای زۆر خۆشەویستە لەلام بەڕاستی بەس لە خۆشیەوە ئەم کراسەم بۆ کردو کراسەکەم فەوتان کردم بە جل بۆ کچەکەم بەس ڕۆژی خانانی ئەم قماشانە دەست ئەکەون ئەم کۆنانەیان ئەوە تا ینی ماوەیەک بینی بوو خەڵک کراس و جلوبەرگە کوردیە کۆنەکانیان ئەکڕیەوە بە تایبەتی و داوایان ئەکرد ئەگەرێکە هی کۆنی مابێت بەڵێ ناڵم ئەوە هی ساڵی هەشتاکانە ئەمەشی نەوەکانە ئێستا ئەو شانە کە من بەڕاستی مەگەری چەند کەسێکی تایبەت مابێتیان ئەمانەم ساڵ هاتوێتەوە بەزڕێک لەم قماشانە نییە تەبعاً سەیریکەن ئەمە قماشەکەی جیاوازە تەنانەت دوورینەکەشی جیاوازە ئەمانە هی کۆن ئەو عینەن شت هەر دوورینەکانی بەڵام تخەیکە ینی خوازیێتەوە سەری لە کوردیە کۆنانە بەڵێ بە تەئکید ئێستا ئەمانە هەمووی خواستی لەسرە بە تایبەتی ئەم ساڵ زۆر مۆدلی ئەو شتە کۆنانەیە ئەم ساڵ مۆدلێکی تریشمان هەیە ئەم قماشی شاڵانە ئەمەش زۆر مۆدلێتی هەمووی لە خۆیەکرێ ینی هەم سەڵتەکەی هەم کراسەکەشی هەیە ئەیکا بەکەوە هەیەکا بە سەڵتە لەسەر خواستی کەسەکە ئیترە ئەمەش هەر کراس و سەڵتەیەکی اعتیادیە جلوبەرگی کوردی پارچەی زۆرە ینی سەڵتەمان هەیە کەوامان هەیە هێلەکمان هەیە کەوامان هەیە هەموو ئەم بابەتانە ئەنی وەکو جلوی بەرگی پیاوان نییە کاتێک خاتونێک دەیەوێت جلوبەرگی کوردی بڕێ ئەمانە هەمووی ئەکرێ لەگەڵیە جا باسێک لەو تایبەتمەندی ئەو لە بەرگە کوردیانە بکەی ئەو پارچانی کێکرێ هەریەکە و تایبەتمەندی خۆی هەیە حەزی لە کراسی شکاکی هەیە حەزی لە کراسی سادە ئیتر بە پێی ناوچەکانیش ئەگۆڕێ ئەوانە تەبعاً ئێستا لای خۆمان بە زۆری هەر کراسی کوردی سادە ئەکەن ئەم ساڵ بە زۆریش مۆدلی کراسی شکاکی هاتەوە زیاتر لای دەڤەری بادینان ئەو ناوە یان ڕانێ و قەڵازی ئەو ناوەش زۆریکەن کەوای حەو پارچە ئەم ساڵ تۆزێ مۆدلی هاتوۆتەوە ئەم جلە کلاسیکانە بە عام مۆدلی هاتوۆتەوە ئێستا لەو بەرەوە مجموعەیە جلتان پیشانێ میشاڵڵە لای ئەوانش جانێسە جاران بەس خانمە بە تەمەنەکان یاخود داپیرەکانمانە بینی کە کۆڵوانیانی کرد بەس ئێستا گەنجەکانی ئەیکەنەوەیان ئەم شتانە مۆرکێکی تری کوردەواری ئەبەخشێتەوە بە جلوبەرگە کوردیەکان بەتەئکید دوایە ئەم ساڵ زۆرترین خواز لەسەر کۆڵوانە بووە یعنی هەشت کەسێک هاتووە داوای کۆڵوانەشی کردووە سام من چەند کۆڵوانەیەکیشم حازرە پیشانی شتانێم زۆر خواستی لەسرە بەڕاستی چی جلوبەرگێک ناڕەحەتە دووری نییە ها جلوبەرگمان هەیە نقیمی زۆر پێوەیە ڕەنگە خەیات پێوەی ناڕەحەت بێ یاخود جلوبەرگێک کە بۆ ئێوە ناخۆش بێ دوورینی وڵا بەس ئەوەیە کە مور و نقیم و زەنگیانەکە هەیە هەرسێکی پێوەیەتی ئیتر ئەوە زیاتر تۆزێگەر ناڕەحەت بێت چونکە ئەبێ کارەبا بێتەوە یان دانیشی بە تایبەت ئەوانە بدووری دیان زۆر جان بەدەزەی دوورم لەبەرەوەی مەکینەکە تەحملی ناکات دەرزی ئەشکێنەیان زۆر جار دەرزێکە ئەپارێ بۆ چاومانیان شوێنێکمان برینارەکە بێ دانیشتی شڵا دوور من لەو بابەتان زۆر سەلامەت بن ڕەبی با ئاماژەیەک بین بۆ مۆدلانەی تریش کە داوناوە سێریکە ئەم ڕەنە ئەها ئەو بێجیە تیانە ڕێک لەو ڕەنی تیانە بەکمانەکەی بووی ئێستا ئەمە مۆدلێکی ئەمەش تقریبا هی 10 ساڵێک لەمەوە پێشە بەس مروزەنیانی زۆر پێوەیە طبعا ئەمە دوورینی زۆر ناڕەحەتە
زۆر جار بەدەست بیدووری یان هەمووی مورۆکانی بەدەست ئەدوریت. ئێستامە شوێنی مورۆکانم لێ کردوێتەوە بەس ناڕەحەتە دوورینی ناڕەحەتە ئەمە هەر عینەم شت ئەمەش هەر موری وردوردی پێوەیە ئەمانش پاروپێرار ئەمانە مۆدێلی بوو بە زۆری جاخۆی تەنسیقکردنەکەشیان واتە لەگەڵ چیا ئەیانکە ئەوەی ترجلەکە جوانتر ئەکات ئەمە هەر لە خۆی سەڵتم بۆ کردووە تەمان سەڵتەکە هێشتا تەواو نەبووە ئەمەش هەر کراسێکی اعتیادیە ئەمەیان کراسی شکاکیە ئەمە شکاکیە ئەمە شکاکیە بەڵام مۆدلێکی جیاواز و تایبەت و جوانە زۆر شتێکی کە تایبەتە بە مەنتیقی تریش هەست کاتێ لە بەریەکی یەکتر زۆر جوانتر ئەوەستێ خاستن بۆ کەسێک تۆزە زەعیف بێت زۆر جوان ئەوەستێ ڕۆژی خان ئێمەی باڵاپۆش دایمەن خەمی ئەومانە جلوبەرگەکەمان پۆشتە بێ بەڕای بەڕێستان جلوبەرگی کوردی هەڵبژاردنێکی باشە بە خانمانی باڵاپۆش بەتەکید تەوان بەڵە من جلی حیجابیشە دوورم بەتەکید زۆر کەس داوام لێ ئەکا بۆ نمونە مۆدێلێک ئەدوورم ملەکەشی هەقەپاتە داوای تۆربانەکەنەوەنا لە تۆربان و لە چک ئەەکەین من ملەکەی بە لە قماشەکەی خۆی بە قەپاتی بۆی ئەەکەم و هەر لە قماشەکەی خۆی دچکێکی زۆر گەوری بوو ئەەکەم و ئەیاتۆ بەسەر تۆربانەکە شتێکی زۆر ئێستا ئەنجا ئەم مۆدێلەمان کراسی شکاکیە لەگەڵ کەوای حەوپارچەیە ئەم کەوا حەوپارچە فشتر دەرەکەون لە بەرا ئەو نمیزانم لەسەرەوە جسمی کەسەکە باریکتر ئەکاتەوە لە خوارەوە زۆر پان دەرەکەوێت شتێکی زۆر جوانە ئەمە لەبەری ئەو کەسەیە ئەمە بە زۆری لای ڕانەوە قەڵاتی ئەو ناوە زیاتر ئەمماکەن بەس ئێستا مۆدێلیشی هاتووە مۆدێلی ئەم ساڵ بەعام پولەکەیە پولەکەکان بەعام مۆدێلیانە ئەمەش هەر مۆدێلێکی کۆنا باش ئەم ساڵ هیچ ڕەنگێکی دیاریکرا و قماشێکی دیاریکرا و مۆدلێکی دیاریکرا هەیە زۆر خاصی لەسەریان بڵێن ئەم ساڵ ئیتر ئەم چاڵی جۆرەکە لە ترێن خەڵکی کات بەعام مۆدێلی پولەکەکانە و ڕەنگە زەقەکان ڕەنگە کراوەکان ئەو ڕەنگانە زیاتر مۆدێلە ئەمە مۆدێلێکە شێوەی قۆڵەکەی تەمان وەکو چوارگۆشەیە ئەمە زوو لە کۆنە ئەم مۆدێلانەیان کردووە جا مۆدێلێکی ترمان هەیە ئەم مۆدێلە حەبسەخانی پێ ئەڵێن طبعا ئەمە لەسەر شێوازی جلەکانی حەبسەخانی بەڵێ مۆدێلی حەبسەخانی نەقەوی پێڵێن ئەمە بێ درومانە یعنی ئەتوانی بە هەردوو دیوا لەبەر بکرێت قماشەکەشی جوانە قماشەکەی طبعا ئەمە بەس بۆ تاقیکردنەوەش کردومە شتێکی زۆر جوان دەرئەچێت جلبەرگی دوودی یعنی بە هەردوو شێوازەکە و هەردوو جۆرەکەی توانی بەڵێ ئەتوانی بۆ دوو کراس لەبەریکەی لەگەڵ دوو شێوازە ئەگونجێت جا ئەمەش هەر طبعا ئەم مۆدێلەش تۆزێ ئەرکی هەیە لەگەڵ ئەمەیانە ئەمەش لە چیە ئەمانە هەر لە دوورینەکەیەتی لە بەرشتی زۆر پێوەیە ئەبێ دانیشی مورۆکانی یەکە بە یەکە لەکەیتەوە بۆ نمونە ئەما بێ یەکە دانیشی جێی درومانەکانی هەمووی ئەگەر هەتا هێکەوایەکی تر ئەدورین یعنی ئەگەر ئەمە بەدورین دووکەوە ئەدورم ئەوەنە ئەرکەکەی هەیە خۆش بیاخوا تەمان من جلی تریش ئەدورم نەکەرە جلی کوردی بەعام هەموو جلەکان ئەدورم قورسرە دوورینی جلوبەرگی کوردی یاخۆ جلوبەرگەکانی تر وڵی من خۆم بەڕاستی کەس فێری نەکردم لە ئەوڵەوە خۆم لە ساڵی 95 وردە لە جلی مناڵەکانە دەستم پێ کردووە بەس لەم ئاخرانە چەند دەورەیەکم بینی بەڕاستی بۆ ئەوەی زیاتر پەربم بە بەتەکید بەڵێ لای مامۆستایەکی بەڕێز دەورم بینیوە طبعا چەندی شەهادەشم هەیە تقریبەن 12 شەهادەیەکم هەیە زۆر سپاس دەکەم مانگانەش دەورە ئەەکەمەوە کاتێسا خۆز کەسانی تر فێری دوورینی جلوبەرگەکەی بەتەکید بەڵێ دەوری خێرخوازیشمان هەیە تا ئێستا چەند جارە دەوری خێرخوازیم کردوێتەوە هەر لە ڕێ ئەم بەرنامەیەشەوە هەر کەسێک ویستی من لە خزمەتیان مانگانە کەسێک بۆ دوو کەس بێ بەرامبەر بەڵێ بێ بەرامبەر وەرئەگرم با ئاماژەیەک بەمانەش بێن ئەم مۆدێلانەی کە لێرەیە داتناوە ڕۆژی خان ئەمانە چی نەگەر باسێکیان لێوکە ئەمانە سەڵتەن وایە ئەمە پارچ زۆر مۆدێلی بوو ئەم وەزم مۆدێلەکەی لەمەیەتی سەرشانەکەیەتی کەشان شاژنیشی پێ ئەڵێن و سەرشانی پڤیشی پێ ئەڵێن دەوان سێریکان ئەمانە ساڵی هەشتاکان و نەوەتەکان زۆر مۆدێلی بوو بەڕاستی ئەم شێوازانە ئیترم لەم 1-2 ساڵی دواییە زۆر مۆدێلی هاتوێتەوە ئێستا من سەڵتم لە هی کاتی ساڵی نەوەتەکان ئەمانە هەموو هی ساڵی نەوەتەکانە دەبان مۆدێلاتەکانی جیاوازە هەیە ئەم بەشی خوارەوەی قەوسە ئێستا ئەمەیان ڕێکە ئیتر بە پێی مۆدێلاتەکەی ئەگۆڕێت سەیریکەن هەمووشیان سەڵتەن ئەمانە هەمووی سەڵتەن ئەوانەی سەرەوە هێلەکەن
بس ئەمەیان جیاوازە هەستەکەم نەخشەکەی لەوانیتر ئەمە چۆن ئەکرێن نەخشە ئەمەیان براندی خۆمە تەبعاان هەر بەناوی ڕۆژین سابیرەوەی ئەمە خۆم دروستم کردو ئەمە یەکەم براندمە بۆ ئەم ساڵ شازی نەخشکردنەکەی چۆنە بە نەخشی کۆمپیوتەری تەبعاان ئێمە نەخشی کۆمپیوتەری شەکەین ئیتر لەسەر هێلک لەسەر جلوبەرگ هەر کەسێ ئەمە بەس بۆ سەر هێلەکە بێیان بۆ سەر جلبەرەکانی پارچەکانی تری جلی کوردیش ئەبێت ئەتوانین لەسەر جلی کوردی تریش بیکەین باڵە بەتاکیید ئەمەش مۆدیلێکی ترە ئەمە مۆدیلی تقریبان کۆتری پێ ئەڵێن ئەمەش دفنە سەیریکەن ئەم مۆدیلە دفنە ڕەنگەکەی و هەم شێوازەکەشی زۆر تایبەتن ئەمەشیان هەر پولەکەکانە ئەم پولەکەیە هی بکێنەکەی خۆمە تەبعاان ئەمەش ئەو کاتە ئەسێ هێشت بەتاکیدەوە جاو هەر نابێ بیشی فۆتێنەوەڵا بە هیچ نوعێ ئەمانش مۆدیلاتی تر هەمووی کەوا عەفو هێلەکەن ئەمانە مانەش سادن جاعاتان ئەو سادانە لەگەڵ زۆربەی جلبەرگەکانە ئەگونجێ وەکو بەرگدور هیچ تەنسیق ئەەکەن یان داواتان لێ ئەەکەن تەنسیقیان بۆ بکەن بۆ کەسانی کێنەلاتان بەڵێ ئێستا ئەمە سێریکە ئەمە هێلێکی ڕێکی پێ ئەڵەن ئێستا مۆدیلی ترمان هەیە ئەمە قەوسی ئەەکەنەوە یعنی بە چەندین شێواز بۆیانەکەن هەیە داوای ئەکا شتی پێوەکەن بۆ نمونە ئەکسسوارات و شتیوە ئیتر بە پێخواستی کەسەکە ئەیکەن ئێمە ئەوانە زۆر باشە شوێنە خەنجیلانەکەی خات و ڕۆژین بوو کە ئەو جلوبەرگە جوانانەی لێ دووری بوو خات و ڕۆژینێ بە سپاس دەکەین بۆ کاتێک بێن بۆ بەخشین ئومێد دەکەین کە بینەرانمان توانی پێچیان بیرۆکێک لە شێواز و دووری جلوبەرگی کوردی لێرەوە وەرگن لەگەڵبانە زۆر سپاس بۆ کاتی پێ بەخێن سەرچاوەکانم بەخێر بن یاخوا ڕێز و سڵام هەیە بۆ هەموو بینەرانی بەڕێزیش دوای سەرکەوتنە بۆخوات زۆر سپاس دەکەم ئەزیزان بەم شێوازە ئەم بڕکە تایبەتی پەیامی ڕۆژمان پێشکەش کردن بەخواتان دەسپێرین